ئێمە شاهیدی ئەوەین، یعنی هەر لە سەرەتای سەقام بیربوونی دەسەڵاتی کوردیەوانەیە، ناسیۆنالیزمی کوردیەوە ئەم هێرشە بۆ سەر ژنان بەڕێکخراوە و مەسەلەی ژنان بۆتە کارتێکی سیاسی کە ساد و سەودای پێکرێ، دڵی گروپە ئیسلامەکانی پێڕائەگیرێ، دڵی ئێران و تورکیا بێگە، هەر ئەوە تا سەیریکە. یعنی هیچ کار لە کوردستان و سنەتە نەبووە تۆ بە زۆر بێنی ژمارەیەکی زۆر لە کچان و لاوان کە هێشتا زۆر لە دنیا تێنەگەیشتون، هێشتا زۆر لە دین و دیانەت تێنەگەیشتون، بێ بە زۆر حجابیان فەرزکەی بەسەرا، تاجیان بخەیتە سەریان، پیانە هەڵبەی و حتا زۆر جا من جۆم لە قسەکانی مەلاو ئەو کەسانی کە ڕابەریانە قسە ئەکەن بەڕاستی قسەکانیان قەوزنە، بەڕاستی قسەکانیان زۆر دوورە لە واقعیەتی بەهادانان بۆ کچان و بۆ ژنان و بۆ حتا خەڵکی کوردستان.